لە حوتەم ڕۆژی خۆپیشاندانەکان و ناڕزایی شەقام مامۆستایان و فەرمانبەران و چین و توێژە جیاوازەکان لە یەکشەممەی تەحەدا و گەورەدا دیسانەوە داواکاری و هاواریان بەڕووی دەسەڵات بەرز کردە و ڕای دەگەێنن ئەوان بەردەوام دەبن تا حکوومەت ناچار دەکەن باڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە و باشکردنی گوزەرانی خەڵک. حق و مافی خۆمانە تا هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچە ئێمە بەردەوامین شەقام چۆڵ ناکەین هەتاوەکو ئەوان لە براری خۆیان پاشگەز نەبنەوە و لێرەوە داوا لە هەموو چین و توێژەکانەکەم کاسبکارانەکەم بێنە سەر جادا ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ خەڵکی کوردستان. هەموو چین و توێژەکان منداڵ و گەورە و بچووک و فەرمانبەر و کاسبکار و مامۆستا هاوار دەکەن بۆ باشترکردنی گوزەران و ژیانیان ئەوەش کە بێدەنگەوەندە جاریش بە لێدوانەکانیان هێندەی ترتوڕەی شەقام زیاتر دەکات. حکوومەتە کە مامۆستایان دەڵێن خەباتمان بەردەوام دەبێت و بنووسین و پێنووسەکانیان وەڵامی دەمانچە و چەقۆکانیان دەدەنەوە. حەدیان چێ خۆیان چەقۆوەشێن بوون خۆیان دەمانچەوەشێن بوون ئەوەڵ تاخر ئەوان هەر چەقۆوەشێن بوون هەر لە میلەتیان یاوە میلەتیان کوشتووە. ئەمە چەکی دەستی ئەمەیە ئەمە دەمانچە ئێمە وەکو تەندروستی ئێمە خەوانی دەمانچە و چەقۆنین ئێمە خزمەتی مرۆڤایەتیەکەین ناتوین داوای مافی خۆمان و ماڵ و مناڵمان بکەین تکایە حکومەتیا بگە بەسێ درسێ ساڵە دەتوانامانە نەما درۆیان لەگەڵا کردین دزیان لەگەڵا کردین تاڵانیان کردین ئەخلاق و کەرامەت و شەرەف و شکۆی ئەم میلەتیان بە تاڵان بڕۆ هیچ نەماوانەیەکان بەڕاستی. لەلایەکی دیکەوە ژمارەیەک لە پارێزەران و ئەندامانی داواکاری گشتی هەڵەبجا لە بەیاننامەیەکیاندا ڕایان گەیاند حکوومەت بە نایاسایی سیستەمی پاشەکەوتی موچەی کردووە و کوردستان لە بەردەم مەترسیدایە هەر بۆیە پێویستە حکوومەت وەڵامی داواکاریەکانی فەرمانبەران و شەقام بداتەوە. پێویستە دەسەڵاتداران بە ڕازگۆیانە و دڵسۆزانە ئەم هەنگاوانەی خوارەوە بنێن چونکە دەرفەتەکان خەریکە لە دەست دەچن و هەمووان لە لێواری تیاچوون و لە ناوچوونی سەرجەم دەستکەوتە مێژووەکانی. یەکەم پێویستە حکوومەت بە ڕاشکاوانە و بە خێرایی و ڕازگۆیانە هەنگاو بنێت بۆ نەهێشتنی سیستەمی نایاسایی پاشەکەوتی موچە و سەرچەم موچە پاشەکەوتکراوەکان بۆ هاوڵاتیان بگەڕێنێتەوە چونکە بەپێی سەرجەم ڕای پسپۆڕانی ئابووری لە ئێستادا حکوومەت توانای هەیە ئەو هەنگاوانە بنێت. فەرمانبەران و مامۆستایان جەخت لە بەردەوامی داواکاریەکانیان دەکەنەوە سوورن لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکانیان لەسەر شەقام و دەڵێن کاتێک شەقام چۆڵ دەکەن داواکاریەکانیان جێبەجێ بکرێن و سیستەمی پاشەکەوتی موچاڵ بۆ شێنرێتەوە. بڕیاریشە ئەم هەفتەیە لە ئەڵەبجا خۆپیشاندان بەردەوام بێت و بە ناوی هەفتەی تەحەدا و بەگژاچوونەوەی سیستەمی دەسەڵات و حکوومەت ناڕزایەتیەکان بەڕێوە بچن. پێتان دەڵێین نەفرەت لەو ڕووە ناشیرەنەتان کە وەکو شاعیری کورد دەڵێ پێستی ڕوومەتان هێندە ئەستورە شمشێری نیسری نایبڕێ گەر بە کەوش و کڵاشی کەین تا قیامەت نادڕێ. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.